شاری لەندەن بە دیاریکراوی پێشانگایەک بۆ ژمارەیەک هونەرمەندی شێوەکاری کورد کرایەوە کە هەر لە پێشانگاکەشدا کتێبی نووسەرێکی کورد بە زمانی کوردی و بە زمانی ئینگلیزی بڵاوکرایەوە. دیارە ئەمڕۆ لە شاری لەندەن لە یەکێک لە ناوچە دیارەکانی شاری لەندەن پێشانگایەک شێوەکاری بۆ کۆمەڵێک لە هونەرمەندانی وێنەچێش و شێوەکاری کراوەتەوە. ئەوەی کە دەیبینن ژمارەیەک لە کوردانی شاری لەندەن هەروەها میوانانی بیانیش هاتوون بۆ سەیرکردنی تابلۆکان. جامن بۆ مەبەستە بەڕێز مەریوان جەلال هەم سەرپەرشتیاری پێشانگاکەی و هەم خۆشت بەشداری بە چەند تابلۆیەک. سڵاو کاک مەریوان باشی؟ زۆر سپاس کاک تەمەجان، سپاس بۆ ئێوە. پێشەکی بەڕاستی زۆر خۆشحاڵم دوای هەوڵمان دوێنێکی زۆر ئەم پێشانگای کرایەوە. یەکێ لەو پێشانگایانەی کە من تامەزرۆیم سیانزە هونەرمەندن بەخۆمەوە کارەکان نزیکەی 2 ساڵ خەریکی بووین لەسەر ئەفسانە و چیرۆکە کوردیەکانە. پەیامی ئەم پێشانگایە لە دووسێ شتا خۆیەگرێتەوە. یەکیان ئەوەیە کە منداڵانی ئێمە زانیاری تەواو پێیاکەن لەسەر چیرۆکە کوردیەکان و ئەفسانە کوردیەکان. ئەویش بە جوهدی ئەو هونەرمەندانەی کە هەریەکەیان کارێکی بۆ ئەفسانەیەک یا بۆ چیرۆکێکی کوردی کردووە. دواتر ئێمە خستمانتە ناو پەرتوچێکی پێڵێن کتێبی ڕەنکردن کە مناڵان ئەتوانن لە ڕێگایەوە ڕەنجی تابلۆکان بناسنەوە و هونەرمەندەکە بناسن، دواتریش چیرۆکەکە بە کوردی و بە ئینگلیزی بخوێننەوە. ئەمەش سەرەتایەگە بێ بەوەی کە مناڵانی ئێمە بەڕاستی بتوانن لەو زانیاریان نەبێت لەسەر ئەفسانە کوردیەکان. ئەوەی کە جێی خۆشحاڵی ئەمڕۆ بەڕاستی لەوانەیە بڵێم ئەمڕۆ ڕۆژێکی فیستیڤاڵێکی بچووکە بۆ من. کاکەشا داتوە لە هۆڵنداوە کتێبێکی هەیە لەسەر زارۆکانی زاگرۆس. کتێبەکەی ئەویش بەشێکە لەوەی کە کۆمەڵێک ئەفسانە کوردیەکانی توانوتەوە لە ناو چیرۆکی خۆیان و لەگەڵەوەشە ڕێکخراوی شانەدەر با بڵین چاپەمەنی شانەدەر کۆمەڵێک کتێبیان هێناوە لێرە بەشداریان پێکردووە و لێرە نمایشەکەن. لەگەڵەوەشا من کتێبی ڕەنکردنەکەم هێناوە بۆ ئەگەر منداڵان بێن یاخود بتوانین بیدەین بە بینەرەکان وەکو کەتەلۆچێک بۆ کارەونەرەکان. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئامادەبوونتان. نەخێش پرسیار بکەم وەڵامی هەموویت دامەوە. سپاس بۆ تۆ، سپاس کاک مەریوان، زۆر سپاس. زۆر سپاس. بەڵام ئەوانەی کە باسی کرد هەم چاپەمەنی شانەدەر کە لە وڵاتی بەریتانیا کۆمەڵە کتێبی هەیە، هەم یەکێکتر لەو کتێبانەی کە کاک مەریوان باسی کرد من ئەمانش وەردەگرم لەگەڵماندام بۆی کە هەم پێشانگاکە پیشانی بینەرانی کورسات مەگەزیندەم هەم ئەم کەسانی کە لێرەش بەشدارن لە پێشانگادا لێدوانیان لێوەردەگرن. And his grandfather is Omar. ئێمە وەکو شانەدەر بەشداری ئەم ئێڤێنتەمان کردووە. ئەمەش کتێبەکانمانە. کتێبەکانمان باسی کوردستانەکە هەمووی بە ئینگلیزی نووسراوە بۆ ئەوانەی کە کوردنین ئینگلیز بن بتوانن بیخوێنەوە باسی کورد بزانن. ئەوانەی کە گەنجیشن کوردیەکان باش نەبێ بتوانن بیخوێنەوە باسی مێژووی کوردستانەکە. کتێبەکانمان باسی یەزیدیەکان و ئەنفالەکانەکە و ئەمە کتێبەکانمانە. ئەم کتێبەکە بەدەستمانەوێ ناوی زارۆکانی زاگرۆسە کە بە بیدایەتەوە بە هۆڵندی نووسراوە. من وەکو دانیشتوانێکە هۆڵندا ئەم کتێبە بە هۆڵندی نووسیومە چونکە حەزمە کرد ئەفسانەی کوردی بە دنیا بناسم. لە یەکەمەوە ئەمیش خۆم ئەفسانەکان بناسم. تێژینەوەیەکی زۆرم کردووە، خوێنەوەیەکی زۆرم کردووە لە بیدایەتە لە ئەفسانەی کوردی بڵین شامران، زوحاک، سیمۆرغ، چەند فۆلکلۆریش چیرۆکی کوردی کە ئەوترێتەوە. دوای ماوەیەک هەستم کرد ئەم چیرۆکانە و ئەم ئەفسانانە شتی زۆر جوانتیایە حەزەکەم بیناسێنم بە
هەموو دەوڵەتی دنیا نەک بەس بۆ خۆمان بێت لەبەرەوە کە دەستم پێکرد بە هۆڵی دەستم پێکرد چونکە زمانی سەرەتای منە نەک سەرەتای منە بەس یان یەکەمی منە لە ئەوە باشترینە اینجا کە دەستم پێکرد کە شتێکی جوان بوو دەرچوو باوکم کە خۆی نووسەرە ئالەت قەزاس دەستی کرد بە تەرجمە بۆ کوردی میش هەر زۆر بزڵم بوو کە دەستی پێکرد بە تەرجمە بۆ کوردی چونکە من هەستمە کرد ئەم چیرۆکە ئەوێ بگەڕێتەوە بۆ ماڵی خۆی بۆ بنەماڵی خۆی کە کوردستانە کە زمانی خۆیەتی بە کوردی دوای سێم دەستم پێکرد بە تەرجمەکردن بۆ ئینگلیزیەکەی چونکە ئەگە بمانەوێت ئەم چیرۆکان و ئەفسانەی کوردی کوردستان بە هەموو دنیا بناسین ئەبێ بە ئینگلیزی هەوێت لە بەدەستە ئەوەش ئەم ساڵە کە تەواو بووە ئەمە بە ئینگلیزیەکەیت و ئەمەش بە کوردیەکەی لێرەش پیشانی بە خەڵک و هیوادانی خەڵک بیخوێنێتەوە و چێژ ببین لە مێژووی خۆیان و ئەفسانەی خۆیان و خەڵکی ناو خەیری کوردیش پێی بناسیین.